یازدەی شەو 21 کەسم لە خنکان ڕزگار کرد لەوێ کاکە چی لێ مەزرعانە ئەوەتان نزیکانی لەلا کابرا فەقیرە 4-5 ملیۆنی لە زراعەتێکدا زراعەتەکەی ئاوبریت تقریبا 150 بۆ 250 دەفتەر زیانی هەبووە خۆم و بەلەم و بە سیارە و بە هەموو شتێک ماوە لێرانە حازرین. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لەبێت پایتەخت میدیا ئەمڕۆ هاتۆتە تەقتەق دوێنێ دوای ئەو شەپۆ لە بارانەی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە بەشێک لە شار و شارۆچکەکان لافاو ڕوویدا. تەقتەقێکی شیرکێک لەو ناوچانەیە کە تووشی زیانێک یەکجار زۆر بووە وەکو دەیبینن لێرە ئاسەواری لافاوەکەی دوێنێ یەکجار زۆرە من هاتوومەتە ئێرە دەمەوەی بزانم زەرد و زیانەکانی ئەو لافاوە چی بوون بێگومان دەزانین بەشێک لەو حوزانەی ماسی لەو پارکانێک کە لێرن لەو سنوورە تووشی زیانێکی یەکجار زۆر بوون جگەلەوەی شەوی ڕابردوو بە دەیان کەس لێرە ڕزگار کراون بۆ ئەوەی نەخنخێن من لێرە لەگەڵ دەمەوێت لەگەڵ زانا غەواس کەساتی دیاری تەقتە قسە بکەم کە خۆی دوێنێ شەو لە نێو ئەم ڕووداوە بووەوە چەندین کەسی ڕزگار کردووە دەسمە لای دەمێت پرسیارەکانی ئاڕاستەکەم کاک زانە سڵاوت لێبێتن زۆر سپاس دەکەم پێم بڵێ دوێنێ چۆن بوو لافاوەکە ئێوە ئاگادار کرانەوە چۆن بوو چەند کەستان ڕزگار کرد ئێمە دوێنێ پەیوەندیمان پێوەکرا دوێنێ تقریبا لای سعات 4 و 5 ئێوارە زیاتر ئاوەکە ڕوو لە هەستان ڕۆی شەوێت سعات 11 و تقریبا 11 و 2:11 هابوو پەیوەندیم پێوەکرا ئاوەکە زۆر زیادی کرد پەیوەندیم پێوەکرا تقریبا لە گوندی چۆم حەیدەر 21 کەسم لە خنکان ڕزگار کرد 11 شەو 21 کەسم لە خنکان ڕزگار کرد لەوێ بە خۆم و بەلەم و بە سیارە و بە هەموو شتێک ماوە لێرانە حازرین ئێستا ئەوەی وا دەیبینن ئەو ئاوە ئەلەوێ بوو تقریبا 6 متر لە سەرەوتر بوو ئێستا کشایتەوە ینی ڕوونە زم بوونە بەڵام ئاستێکی ئێستا 6 متر بەرز بووە نا 6 متر چوو بوو بۆ ئاوەدانی چوو بوو بەڵام ئێستاوە پەیوەندیمان پێوەکرا لە گوندی کلەسەوە بۆگت ڕوو لە زیادبوون دەکاتەوە بە قسەی ئەوان داوە کارم لەوەی کە لەو ناوچەن لەو منتیقەیەن لە دەوروبەری تەقتەقۆوانێک کە حەوزە ماسییان هەیەنەوە تا زراعات و شتیان کردی دوورکەونەوە لەوێ سێ ڕۆژە تاوەکو ئاوەکە تۆزێک نزم دەبێتەوە خی گەورە ئیشەڵە هەموو لایەک سەلامەت بکات دەبینین لێرە ئەو پارکانەی کە لێرە لە سون هەموو زیانە پێ ئەو حەوزانەی ماسینە زیانێکی زۆریان کردووە ئێوە چیتان بینی بە چای خۆتان من ئەوەندەی کە دەزانم یعنی بە فکری خۆم تقریبا 150 بۆ 250 دەفتەر زیانی هەبووە بە حەوزی ماسیەکان بەداخەوە بۆ گوندی چۆم حەیدەر و مخەڕەس و مەلا زیاد ئەم گوندانە دوای ئەوەش ئەو پارکانەی کەوا دەیبینن ئەو پارکانە هەر هەمووی ئاو چوویتە ناوی یعنی دار و فریزیان و کەپرەکان ڕمایە دیواریان ڕمایە کابینیان ئاو بردیتی ینی زەرە و زیانەکان زۆرە بەڵام لە تەقتەق ئەو ئاوە جگەگەیشتوە نێو ماڵەکانەوە تەنها هیچ شتێک نەگەیشتە ناوماڵەکان بەڵام تقریبا نیو مەتریکە هەستا بووە بە ناوماڵەکان دەکەوت باشە بەپێی ئەو زانیارانەیە کە خۆت کە نێو ڕووداوەکەوی چەند حەوزی ماسی زیانی بەرکەوتووە بەخوای من وەکو عەدەد نازانم بەڵام ئەم سێ گوندەی کە گوتم زیاتر زەریان پێکەوتووە لە گوندەکانی سەرترش زەر و زیان هەبوو خۆش شەرت نییە تو هەر ماسیەکە کابرا فەقیرە 4-5 ملیۆنی لە زراعەتێکدا زراعەتەکەی ئاوبریتی ینی بەڵام ئەوە ئیشی خوای گەورەیە من هەموو جارێکش دەڵێم ئەوە مرچی خۆیتی ینی تو بە ئەوەندەش بڵین معقول نییە تو لە تەنیش زەیەکە حەوزی ماسی بکەیت لە تەنیش زەیەکە زراعات بکەیت ینی ئەوە ملکی خوای گەورە خۆتم شایگە بەیەک شەو ڕۆژ هەموو دنیای کردە بنە ئەو بۆیە هیوادارم ینی ساڵی داهات و ساڵێکی تریان سال تۆزێک لە زەیەکە دوور بکەون کۆ ملکی خۆیتی ئەوەی وادی بین ئێستا ئەو قسەکەی لەسەر دەکەین ئەمە هەمووی حەدیقە و شتی خەڵکە دروستی کردێ 25 وەرەقەی مەسەف کردێ بۆ چای خواردنی ئێواران بۆ هاوینان بەڵام ئەوەتەوە ئێستا ئەنیە ئەگە بتێ خاوەنێکەوە بە 200-300 دلار بە قوڕ خاوەن ناکرێت ینی هەمووی زەر و زیانی پێکەوتیە باشە ئەو گوند و ئەو ناوچانەی کە لێرن جگە لە تەقتەق چکام گوندن کە ئەوانی زیانیان بەرکەوت لێرانە کە دەچێت سەرێ گوندی چۆم حەیدەر و گوندی مخەڕەس و مەلا زیاد و ئەم گوندانەی کە لە نزیک ئاوەکە حەوز و شتیان کردی بەڕاستی ئەوانە زەرێ زۆریان کرد باشە ینی ئەو ڕووداوی کە لە دوێنێ شەوە سەرنجی ڕاکێشایی کە چی ڕزگارێک کرد چ ڕووداوی بوو کە زۆر پێ کاریگەر بوویت هەر ئەوانە بوو کە من پەیوەندیم پێوەکرا 21 کرێکار بوون برین کرێکاری حەوزی ماسی بوون ئاگایان لێ نەبوو چواردەوریان بوو بە ئاو هیچ جێک نەبوو هەرچەند داوای کۆفتەرشیان کرد بەداخەوە کۆفتەر بەیان نەچوو بوو من بە خۆم و بەلەمەکەوە بە سرعەتێکی یەکجار سەریع بە سیارەکە چوومە سەر هەر ڕاست خۆیانەوە بەلەمەکەم دانا و لەگەڵ خەڵکە مەردەکەی گوندی چۆم حەیدەر بەلەمەکەمان دانا و خێرا بە سەریع و 22 کەسەمان ڕزگار کرد و نەجاتیان باشە ئێستا دووبارە مەترسیە ئاوەکە زیاد بێتەوە من هەتا ئەم دەقەی واکە دەیبینن ینی دابەزیە بەڵام کە پەیوەندیم پێوەکرا لە گوندی کلەسەوە بۆ ئاو زیادی کردەوە کاتی دێت تا دەگاتە ئێرە لەوانەیە بۆ ئێوارە بگاتە ئێرە
باشە زانای غەواس ئامادەیە بۆ حاڵەتێک لە ناکۆ خەڵک تەلەفۆنی بۆ بکات نەک هەر بۆ ئێرە بۆ هەرجێک ئەو بە خۆم و سیارە و بە لەم مەچین و غەواس و خزمەتکاری ئەو خەڵکم باشە خۆشداریت بۆ خەڵک دەدەێت چی بە خەڵک بڵێ ئەوانەی والله ئەوانەی نزیگە و ئاون و دوورکەون و مساعدێکی خۆیان بکەن و تا باشە زۆر سپاس دەکەم کارزانە بەڵێ بینەرانی پایتەختمیدا وەکو دەیبینن ئەمە ئاسەواری ئەو لافاوەی دوێنێ وەکو دەبینن ئاستی ئاوەکە تاوەکە و بەرزای هاتبوو نزیک ئەو ماڵانە بووە بێگومان لە دوای ئەو شەپۆ لە بارانەی کە هەرێمی کوردستانی گرتەوە لە بەشێک لە شار و ناسکە لە چەمچەماڵ لە تەقتەق لە ناحیەکانی ئاشتی لە سنوورەکانی دیکە لە بەشێک لە تەنانەت لە نێو سلێمانیشدا لە بەشێک لە ناوچەکان لافاو ڕوویدا ئەوەی دەبینن ئێستا تەقتەقە ڕووباری تەقتەقە وەکو دەبینن ئاوەکە بە تواوی شێلو بۆ ئاستیاوەکە بەرز بۆتەوە خێرایەکەی زیادی کردەوە دووبارە مەترسی دروستبوونەوەی لافاو هەیە بۆیە خۆشداری بە هاوڵاتیان درێ بۆ کەسانە درێ کە لە نزیک ئاوەکەن لەو شوێنانە دوور بکەونەوە ژیانی خوان مخەنە مەترسی جگە لەوەش هەر لە دوای ئەو شەپۆلەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەوامی فەرمانگەکانی ڕاست پاردووە کە بەدەم هاوڵاتیانەوە بچن هاوکاریان بکەن جگە لەوەش دەستگای خێرخوازی بارزانی لەسەر ڕاستپاردەی بارەگای بارزانی دەستی باوکاریەکانی خۆی دەستی داوڵەکانی بەردەوام بۆی هاوکاریەکانی بگەێنێتەوە سنوورانەی کە لافاو تێدا ڕووداوە وەکو دەیبینن ئەمە ئاسەواری ئەو لافاوەیە کە سنووری تەقتەقی گرتوتەوە چاوتن لەسەر پایتەخت میدیا بێ تیمەکانی پایتەخت میدیا لە چەمچەماڵ لە تەقتەق لە توای ئەو شوێنانە دەبن بۆ ئەوەی ئاسەواری ڕووداوەکان زیانەکانی ئەو لافاوەی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە بۆ بینەرانی بخاتە ڕوو.